بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەمڕۆماندا قسە لەسەر باس و بابەتیشی گرنگ بکەین ئەویش بابەتی دابەشکاری سیاسیە لە ناو مێژووی هاوچەرخی کووردا. ئێمە ئێستا لەم ساتە وەختەدا 50 ساڵ تێرپەڕ دەبێت بەسەر بەیانی 11 ئازاری ساڵی 1970 لە قۆناغێکدا بەیانی 11 ئازار دەرەچێت کە ڕووداوێکی گرنگە لە ناو مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا لە نیوەی دووەمی سەدەی 20م. دوای بەیانی 11 ئازار ڕووداوێکی تری گرنگ لە دوای 20 ساڵ دێتەکایەوە کە بریتە لە ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان. ئەم دوو ڕووداوی زۆر گرنگ و کاریگەر بوون لە ناو مێژووی بزافی ڕزگاری خوازی هاوچەرخی کووردا. ئێمە دەپرسین ئایا کورد چ دەستکەوتێکی لە بەیانی 11 ئازار و هەروەها لە ڕاپەڕیندا دەستکەوت. لە 11 ئازار ئەگەر کۆمەڵی دەستکەوتی فەرهەنگی و دەستکەوتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەستکەوت بێت لە ڕاپەڕیندا بازە ئازادی و ڕزگارکردن بۆ لە قۆناغی ستەمکاری و هەروەها گەیشتن بە مافە ڕەواکانیا خود دەستکەوتی حکوومەت و پەرلەمان. ئایا کورد بۆ خۆی توانی لە نێوان ئەم دوو قۆناغە گرنگەدا یاخود لە دوای ڕاپەڕینەوە توانی کۆتایی بێنێ بە قۆناغی ململانێ سیاسیەکانی ئەو ململانێ سیاسیانەی لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستانە کەلتورێکی ناشرینی لە ناو مێژووی ڕزگاری خوازی کووردا دروست کرد تا چەند ئەم ململانیانە دابەزی بۆ ئاستە کۆمەڵایەتی و فەرهەنگی و ڕۆشنبیری و معریفیەکە. هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودادا قسە لەسەر ئەم باسە گرنگە بکەین و مەودا بکەینەوە بۆ هەریەک لە بەڕێزان مامۆستا مەسعود مەحموود توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و مامۆستا لە زانکۆی سلێمانی و هەروەها کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەی کوردستان. فەرمونون لەگەڵمان بن با ئەم باس و بابەتانە پێکەوە تاوتێ بکەین. خۆشحاڵم لەم بەرنمەیە بتوانین قسە و باز لەسەر هەندێ باس و بابەتی مێژووی بکەین بە تایبەتی ئێستا کە لە سەروبەندی یادکردنەوەی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستانین 29 ساڵ بەر لە ئێستا. پێم خۆش و مامۆستا مەسعود وەکو توێژەرێ لە بواری مێژووە لەو پرسیارەوە ینی دەست پێ بکەم و تەقە لە دەرگای بابەتەکە بین. ئێستا ئێمە تقریبن ئەوە بۆ 50 ساڵ تێپەڕێ بەسەر مۆرکردنی بەیانی 11 ئازارە کە لە 11 ئازاری ساڵ 1970 سەرکردایەتی سیاسی کورد ئەو کاتانە و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە بەیاننامەیەک واژۆ کرا چەند خلافە یاڵەن ئەگەر دوولایە نەبێ ڕێکەوتنەوە هەردوولای بەڵام یەکلایەنە حکوومەتی عێراقی کۆمەڵێ ماف و دەستکەوتی بۆ گەلی کورد لە چوارچێوەی ئۆتۆنۆمیا بۆ کورد دیاری کرد. ئەگەر بپرسین ئێمە لەم کاتەدا ئایا یعنی لە 11 ئازار بە دواوە کە دێنەوە بەرەو ساڵانی هەفتاکان ئەمجا هەشتاکان و دواتیەتە نەوەتەکان و ڕاپەڕین کورد چ دەستکەوتێکی دەستکەوت لە زۆر ڕووە لە ڕووی فەرەنگیەوە لە ڕووی سیاسیوە لە ڕووی تەنانە ئابووریەوە چی دەستکەوت کورد؟ بەڵێ سپاس بۆ تۆ مامۆستا ئارام، سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ کەناڵی پەیام. لە ڕاستیە خۆی ئەگەر ئێمە بێن باستی بەیاننامەی 11 ئازاری 1970 بکەین یعنی کۆمەڵێک بابەتی هەمە چەشن هەڵەگری، ینی تەنها ناتوانین لە ڕوانگەیەکەوە ئێمە بیر و بۆچوونەکانمان بخەینە ڕوو. سەبارەت بە پرسیاری جەناب ئەوەی کە ئێمە چیمان دەستکەوتووە لە بەیاننامەی 11 ئازار طبعا ئێمە گەر سەیری خودی بەیاننامەکان بەیاننامەی 11 ئازار بکەین و سەیری مادەکانی بەیاننامەکە بکەین ئەتوانی وەکو دەستکەوتێکی گەورە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بۆ شۆڕشی کوردی لە قەڵەم بدەین. بەڵام وەکو ئەوترێت عیبرەت لە جێبەجێکردنی بەیاننامەکە هەیە. یعنی ئەگەر تۆ بیت خاڵەکانی بخوێنیتەوە ئەو مافانەی کە بەگەلی کورد دراوە بۆ یەکەم جارە لە مێژووی هاوچەرخی کووردا حکوومەتی بەعس بەو بیرە شۆڤێنی خۆیەوە دان بەبوونی نەتەوەی کوردانێ وەکو نەتەوەیەکی خاوەن ماف لە عێراقە. بەڵام کاتێکە لە ئەرزی واقعە سەیری ڕنگدانەوەکانی بەیاننامەی 11 ئازارەکەین ئەوەی کە لە بەیاننامەکە هەیە ئەتوانین بڵین بەشی زۆری جێبەجێ نەکراوە و مەودای بەیاننامەکە بۆ خۆی لە ساڵی 1970 لە ئازاری هەفتە 74 درێژەی کێشە. لە دوای ئەوەوە جارێکی تر شۆڕش و ململانیەکان و سیراعەکان لەگەڵ حکوومەتی بەعسا جارێکی تر بەرێکەوتنەکان لەگەڵ بەعسا با بڵێن سەر هەڵەداتەوە و ئەوەی کە لە بەیاننامەکە هەبووە و بە کورد دراوە نەتوانراوە خۆی جێبەجێ بکرێت. لەوانە بۆ نمونە یەکێک لە خاڵەکانی بەیاننامەکە با بڵێن ناساندی زمانی کوردیە بە زمانێکی ڕسمی لە عێراقا لە پاڵ زمانی عەرەبیە و ئەو ناوچانەی کە لە
با بڵین کورد زۆرینەی پێکەێنێ ئەبێ ناوچەی ئەنی ئەم ناوچانە زمانی ڕسمیان زمانی کوردی بێ بە کوردی تیا بخوێنن و لە ڕووی فەرەنگیەوە کار بکری لەسەر با بڵین پنتەکانی ڕۆشنبیری و هەوڵ بدێ وکو سەدام حوسێن خۆی لە ڕۆژنامەی هاوکاریە ینی بە مانشێتی گەورە لە ڕۆژنامەی هاوکاریە من لە بەحسەکەی خۆم ینی ئاماژەم پێ کردووە ئەڵێ ئەمەنە زانیاری و معلومات لە ڕۆژنامە و دەستگاکانی ڕاگەاندن بخەنە ڕوو با کورد لە مێژوو لە فەرهەنگ و لە ڕۆشنبیری خۆی تێر بێت و بیپەرژێتە سەر ڕۆشنبیری نەتەوەکانی تری دنیا بەڵام ئایا ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە لە دوای بەیاننامە 11 ئازارەوە دەرکران فعلەن کاریان لەسەر بژانەوەی فەرهەنگ و کەلتور و ڕۆشنبیری ئێمە کرد یان بەشێکی زۆریان گرێدراو بوون بە سیاسەتی باسەوە لە شوێنانی ترەوەیانی ئەتوانین بڵین ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە لە دوای بەیاننامە 11 ئازارەوە دەرچوون جێبەجێکردی سیاسەتی بەعز بوون بە دیوێکی ترین بە دیوە کوردێکەیە باشە لەبەرەوە دوای ئەوە ینی لە 1970 کە دیسان شۆڕش سال هەڵایەتەوە لە 1970 کە ڕێکەوتنامە جەزایی دەبێت ئیتر شتێک نامێنێ ناوی بەیاننامە 11 ئازار بێ بەڵام زۆر گرنگە مامەسا مەسعود ڕاستە هەموو ئێوە کۆکین لەسەر ئەوە لە 6 ساڵ 1970 ئیتفاقی جەزایر کرا شۆڕشی کورد کۆتایی پێیان نسکۆ بوو هەرس بوو تفەنگەکان خامۆش کران و هەموو هات نەماڵەوە پێشمەرگە هاتە ماڵەوە کۆتایی بە شۆڕش هات هەرس ڕووداوێکی گەورەیە لە ناو مێژووی نیوەی دووەمی سەدەی 20ەما لە ناو مێژووی سیاسی کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا بەڵام ئێمەگەر لە ڕووی دیکۆمنتەوە سەیری بکەین ئایا بۆ کورد گرنگ نییە کە حکوومەتێکی وەکو عێراق کە بڵین لە ساڵ 1920ەوە دەسەڵاتی مەلەکی دواتر کۆماری ئەو هەموو مەلیک و سەرۆ کۆمارە هاتن بەر لە سەدام حوسێنیش یعنی کورد بۆ خۆی لە ڕووی دیکۆمنتەوە بۆ خۆی دەستکەوتێکی نەبوو کە ئەمە دانپیانانێک بوو کۆمەڵی حقوقی کورد باسکرا لە بەیانی 11 ئازارە بەتایبەتی ئەو زمان و فەرهەنگی کە بەڕێزت باسی خۆلانی کەم چۆ ناو سیستەمی خوێندنەوە لە باشووری کوردستان زۆر ڕاستە من بیدایەتی قسەکانم ئەوە بوو ینی وتم گەورەی بەیاننامەی 11 ئازار ئاعترافکردنی حکوومەتی بەعسە بە نەتەوەی ئەو نەتەوەی کە لە عێراقان لەگەڵ یاژی نەتەوەی کورد ئەمە دێکۆمنتێکی گەورەی نەتەوەیە ئەتوانین بڵین دەستکەوتێکی گەورەی نەتەوەیە کە کورد بەڕسمی ینی حکوومەتێکی عراقی بەڕسمی دانی بە کێشەکانی بە مافەڕەوەکانی کورداناوە ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ ئێمە و دێکۆمنتێکی زۆر زۆر بەهێزە چەکێکی زۆر کاریگەرە کە ئێمە لە هەموو دانوستانەکانی لەگەڵ ڕژێمەکانی عێراقاتوانی وەکو چەکێکی بەقوت وەکو کارتێکی بەهێز ینی بەدەستمانەوە بێ و ئێستاشی لەگەڵا بێ کە ئێمە لە ململانە لە سیراعێکی گەورین لەگەڵ با بڵین حکوومەتی عێراقیە ئێمە توانین وەکو چەکێک و کارتێکی فشار بەکاری بێنین بە تاکید وەکو چۆنەڵی دەستکەوتێکی گەورەی نەتەوەیە من ناتوانین لاری لەو بابەتەکەین قسەی من لەسەر ئەوەیە کە مەودای با بڵین بەیاننامە 11 ئازار بواری جێبەجێکردنی ئەو بەیاننامە وەکو خۆی نەدرا لە دواتر کە لە ڕێکەوتنامەی 1975 دیسان شۆڕشی کوردی ینی ڕێکەوتنامەی جەزایر ئەتوانین بڵین نسکۆی بە شۆڕشی کوردی هێنا و لە دوای ئەوە سەرەڵدانی کۆمەڵی پارت و گروپی تر و شۆڕشی نوێ ئەم شتانە دەرفەتی جێبەجێکردنی ئەو بەیاننامەی لە ناو لە ئەرزی واقعە کەم کردەوە ئەگناوەکو خۆی ئەگەر جێبەجێ بکرێت بە تاکید دەستکەوتێکی گەورەیە و ئەتوانین ینی ئەمەش لە ئینکاری لەوە ناکرێت ینی نکۆلی لەوە ناکرێت کە بەیاننامە 11 ئازار بۆ خۆی دەستکەوتێکی گەورەی نەتەوەی و بەڵگەنامەیەکی بەهێزی نەتەوەی کورد بەڵا سپاس مامۆسا کاک جەبار وەک مامۆسا باسی کرد دەستکەوتی تیا بوو بەیانی 11 ئازار ئەتوانین بڵێن 11 ئازار لەگەڵ ڕاپەڕینی گەلی کورد لە ساڵ 1990 بۆ خۆیان دوو ڕووداوی گرنگ بوون لە نیوەی دووەمی سەدەی 20ەما کە لە باشووری کوردستان ڕوویاندا هەردوو لە ئەم لایەن بە لای ڕێکەوتنا و کۆمەڵێت دەستکەوت دیوی دووەمی تریشیانیا بڵین ڕووداوی دووەمیان کە ڕاپەڕینە بۆ نمونە ڕزگاربوون لە ستەمکاری بەعس و ئەو مێژووە کەڵەکە بووە پڕستەمکاری کە بە تایبەتی لە دوای نسکۆی ئازاری 1975ەوە دروستە بێت کورد ڕاپەڕینەکە ئەگا بە ئازادی و ڕزگاری بێ و حکمی خۆڕێبەری دروستەکە ئێمە ئەکرێ ئەم دوو ڕووداوە پێکەوە یعنی قابلی ئەوەیە لۆژیکیان بتوانین بەراوردی ئەم دوو ڕووداوە بکەین کە دەستکەوتی گرنگکن بۆ کورد لە ڕووی مێژووی سیاسیەوە بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بۆ خێراتنی میوانی بەڕێز دەکەم ئەم دوو بابەتە هەردووکیان دوو بابەتی گرنگی پێکەوە گرێدراون کە پەیوەندی بۆ استراتیجی بستنەوەی ڕزگاری خوازی کوردستانەیە چکە ئێمە سەردەمێک لە قۆناغی ڕزگار نیشتیمانیدا بووین بەیاننامەی 11 ئازار وەکو مامۆسای شاردی پێدا لە ڕووی قانونیەوە
پێویست بە قانونی و دەوڵەتی ئەترافێکی سەرێحی قانونی بوو بە کورد ئەمە بخۆی بەڕای من دەستکەوتێکی هێزگار گرنگ بوو بنەمایەکی گرنگیش بوو بۆ قۆناغی دوای ڕاپەڕینی نەوەتیە کە پێکەنانی حکومەت و ئەم قۆناغی لە دوای قۆناغی ڕاپەڕینی بەهاری نەوتیەک ڕوویدا ئەمە بنەمایەکی گرنگ بووە بەس پێشەوە من حەزەکەم قۆناغبەندیە بکەم لێرەوە دیوە پەیوەندی ئیجابی پەیوەندی سلبیەکانی هەردوو لە بە شێوەیەکی خێرا باس بکەم دیارە لە بەیاننامە 11 ساڵک مامۆسای شارەتی پێدا کە بوو بە بنەمایەکی قانونی و ئەترافێکی گرنگ بوو بەڵام لە دوایەوەی کە نسکۆی شۆڕش و هەڵوەشانەوە پەشیمان بنەوەی حکوومەتی عێراق جا بە زەختی ئەقلیمی و دەولی و عەرەبی و هەرچیەک بێت یاخۆی قەناعەتی حزبی بەعز ببێت من نامێ بگەڕێمەوە هۆکارانە بەڵام سەرنجام بە تایبەتی لە هەشتاکان لە دوای شەڕی ئێران عێراق و تەواوبوونی شەڕی ئێران عێراق لە 1970 بەڕاشکانە ئەومان بەدی کرد کە حکوومەتی بەعز لە ئەم بنەمایە پەشیمان بۆتەوە ناشێوەیان با بڵێن بۆی نالوێ قانونیان بێت تەواوی بارودۆخەکە بە شێوە هەڵەشێنێ بۆی ئەم لە ڕووی عەمەلیەوە ویستی تەواوی بوونی کورد بوونی نەتەوەی کورد نەهێڵێ ستماکی قەومی کورد کە یعنی ویستی نەتەوەی کورد لە ڕێک و ڕیشەوە دەربهێنێ ئەوە بۆ پرۆسی ئەنفال و ڕوخانی لادەکان وازەح بوو استراتیجی نەمانی نەتەوەی کورد لەناو خاکی ئەوەی پێڵەن خاکی دروستکراوی عێراق جوگرافی عێراق ئەمە ئامانجیەکەم بوو بۆیە لەو کاتەیە خواستی تاکی کورد و خواستی شۆڕشی کورد ئەوە بوو وجودی بمێنێ لە ڕووی قانونی وجودی هەیە بەس لە ڕووی عەمەلیەوە حکوومەتی بەعز ویستی کە وجودی نەهێڵێ کەواتە یەکی لە ئامانجە گرنگەکانی شۆڕشی کردەوە بوو وجودی بمێنێ خواستێکی تری تاکی کورد ئەوە بوو ئەم جەوروستەمەی کە هەیە ئەو ئازادی کە تەوق دراوە لە چوارچێوەی خۆی و لە چوارچێوەی مەترێکی دەوروبەری خۆی کە زیاتر جوڵەی بۆ ناکرێ ئەو بوو بە ئامانجێکی ڕۆحی ئامانجێکی استراتیجی هەر تاکێک کەواتە ئەو دوو ئامانجە کە قەتیس مابوو لە نهایەتی هەشتاکان ڕاپەڕینی بەهار و نەوتیەک ئەم گرێ کوێرەی کردەوە واتە زەمانەتێکیدا بە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی وجودیەوە زەمانەتێکیدا بە هەم شۆڕشی کورد هەم تاکی کورد کە ئیتر لەو قۆناغی لە ناوچوونە ڕزگاری بووە کەواتە لێرەوە ئەو دەستکەوتی بەیاننامەی ئازاد لێرەوە کاری کرد واتە کۆدی ئەمە لە پێش هەشتاکان کاری نەبوو لێرەوە کاری دەست پێ کرد بۆیە کاتێکە بەهاری نەوتیەک دەست پێ دەکا خەڵک زیاتر ئەوەنەی کە دڵی بۆ خۆشە بارتەقای هەموو با بڵێن ئەو زەختە ئیقلیمی کە هەیە ئەو ئابلوقە سیاسی نێودەوڵەتی ئابلوقە ئابووری نێودەوڵەتی و ئابلوقی عێراق و ئەو هەموو کێشە و گرگرتانی تاک ڕوبەڕی بێتەوە بەڵام لەبەر دوو دەستکەوتی گەورەی بوو یەک لە نەمان وەکو نەتەوە ڕزگاری بووە هەر عایلەیەکیش تەماشا دەکاوەکو خۆی و ماڵ مناڵی لە مردنی مستحق مردنی با بڵێن کە حتمی ینی کە ئەمڕۆ نابیانی ڕوبەڕیبوونی ئەمە ڕزگاری بووە وەسێ هەناسەیەکی ئازادی هەڵکێشاوە بواری بوو کە تاک بۆ خۆی چۆنی بێوا بڕوا چۆنی بێوا ئازاد بێ ئێمە بیرمان نەچێ پێش ڕاپەڕینی بەهارنەوتیەک ئەزانی توانای جوڵەی تاک ئەوەنەک بەرتەسک ببەوە لە شارێک بۆ شارێک یان خەڵکیان فیرار بوو یان مەترسیەوەی بژێرە ینی بە هەر لە زۆرەکان مەترسی لەسەر بوو یعنی ئازادی نەمابوو کەواتە ڕاپەڕینی بەهارنەوتیەک دەستکەوتەکانی زۆر گەورن یەک وەکوتمان باسمان کرد لە نەبوون ڕزگارمان بوو و ئازادێکی ئازادێکی گرنگ بەرقرار بوو خاڵی سێم کە ڕەبتی لەگەڵ بەیاننامەی 11 بوو ئەوە بنەما قانونیەکە جاری کە دەستپێک بوو بۆی تۆ بتوانی ئەو کۆتوبەندە ئیقلیمیە ئەو ئامەرە ئیقلیمی کە لەڕووی قانونیەوە بۆ تۆ دروست دەکرێت بۆ دروستبوونی حکوومەتی هەرێم و پەرلەمان و کە بە دوای داهات ئەمە شەرعەتێکی گرنگی بۆ دروستکرد کە گەڕانەوەی بۆ بەڵام کاک جەبار ئەمە ینی وەکو فۆرمە عامەکە یاخود ئەگەر ئێمە بمانێ بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئەمە بکەین وەکو قۆناغبەندی وەک تۆش وتت وەکو قۆناغبەندی و خۆناساندنی کورد و ئاشنابوون بە دۆخێکی نوێ وەک تەجاوزکردنی ڕووداوەکان ئەمە گرنگن بەڵام ئەوەی کە نامۆ بوو لە ناو مێژووی سیاسی بزودنەوە ڕزگاری خوازی کورا قۆناغێکی تریە ناوە کە قۆناغی ململانەیە بوو ململانێ بە تایبەتی ململانی نێوان هێزە سیاسیەکان کە ئەم ململانێ دوجار دابەزی بۆ ناو کۆمەڵگا بۆ سێکتەرە جیاوازەکانی کۆمەڵگای کوردی ینی ئایا ئەم ململانەیە لە ناو کۆمەڵگای کوردیان ناو هێزە سیاسیەکانەوە سیراعات تا گەشتە ئەوەش
یعنی ململانەکە لە ئاستێکی تیۆری و قسە و گوتارەوە گەشتە بەدەنگهێنانی لولەی تفەنگەکان و یعنی شەڕی براکوژی و ئەوانە ڕوویە. ئایا ئەمە حاڵەتێکی ئاساییە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا کە ئەو هەموو خەبات و خوێن و قوربانیە پێشکەش بکا بەوەی کە بگا بە ئازادی، بەڵام دوجار بگا لە سیراعەکە بیگەێنێتە ئەوە یعنی زمانی گفتوگۆ زمانێکی غایی بێت و نەتوانێت لە ڕێی زمانی گفتوگۆ بگاتە ئەنجام سیراعێک ململانەیە بکات بەشێک لەو مێژووی کە بەڕێزت هێمات بۆ کرد، یعنی ئەو مێژووە چۆنەڵی تەڵخ بکات. ژیان هەمی ململانەیە بۆ سراعی ئێمە لەگەڵ سەردەستی ناسیۆنالیزمی عەرەبی لە عێراق، کورد لەگەڵ سەردەستی ناسیۆنالیزمی تورک لە تورکیا لەم پارچەکانی کوردستان، خۆ ئەسڵ ئەمە سراعە، ئەم ئەوێت لەسەر حسابی تۆ وجودی پارێزێ، ئێمە ژەمانەوە لەسەر حسابی ئازادی خۆمان سیراع لەگەڵ نەیارەکە لەناو هەموو بستنەوە شۆڕژگەرەکان، لەناو هەم بستنەوە ڕزگاری خوازەکانی دنیا کە کەسانی مێژووناس و مامۆستا باشتر درک بۆ دەکەن کە یعنی ئەوەی لە مێژوودایە سراعە هەبوو، خودی بەشەر خۆی سراعە، فکر خۆی سراعە. ئەمڕۆ بڕیارماندا جلی کورد لەبەرکەین، تۆمە هەڵبژاردە بە گونجاوزانی من ئەمە بە گونجاوزانی، ئەمە بەر بە خۆی لە خۆیدا جیاوازی بیری بۆ چوون هەر لە ئەزەلەوەی، یعنی ئەستن اختلاف بیری بۆ چوون جیاواز ئەمە خۆی فتری ئینسانە، سروشتی ئینسانە. بە تایبەتی ئەمانەی کە لەناو بستنەوەی ڕزگاری خوازی کوردستان حزب نەبووە، چەندین حزب هەیە، حزبەکان ئاراسی فکری جیاوازیانە، ئاراسی ئایدۆلۆژی جیاوازیانە، تێڕوانینیان جیهانی بینیان بۆ بنیاتی اقتصادی، بە بنیادی کۆمەڵاتی، بە بنیاتی سیاسی، تێڕوانینیان بۆ ئایندەی ئەم دەڤەرە بۆ چۆنەتی مامەڵەکردن لە بواری عەسکەری سیاسی تەنزیمی، ئەمە خودی لە خۆیدا کیانی جیاواز، ئەم کیانە جیاوازانە، ئەم کیانە جیاوازانە بۆ خۆی لە خۆیدا ململانەیە هەر هەبووە پێشتریش لە سەردەمی منەگەڕێمەوە لە بەشمەوە لای ماوە شاخی شار هەبووە سمە لای ماوەسا بەشێکی بۆ تەکمیلەکەم. باشە کاک جەبار، مامۆستا تۆوەکو توێژەرێک کە زیاتر ئێوە لەو بواران و سیوتانە بەتەی بۆ من نموزەجی شاری سلێمانی دووەرگرتووە 1970 بۆ 2023 دووەرگرتووە، باسی سراعات و ئەو جیاوازیەکانە. باشە ئەمانەی مامۆستا جەبار وتی ئەبێتە پاساو بۆ ئەوەی ململانەیەکی نێگەتیف و ململانەیەک لەبەرەوەی کە ئێمە بڵێن حاڵەتێکی ئاساییە، ململانی ئینسانیە لە ناو جم و جوڵی ئینسانەکانەوە بەریەکەوتن دروسە بێ، کار و کاردانەوە دروسە بێ، ئەمانە ئەبێتە پاساوی کە ململانێ بگاتە ئەوەی بێتە ئاستی تەزعیفکردنی گوتاری تەنانە نەتەوەی تۆ. پێم وایە مامۆستا جەباریش ینی مەبەستی ئەوە نەبوو کە مە وەکو پاسایە بەکاربێنێ بۆی کە ئەم سیراع نامێت تەکمیلەیەکی بەڕێز شتێکی طبیعی بێ، نا سیراع بۆکو مامۆستا ئاماژەی پێکرد ئینسان وەکو چۆنەڵی لە بیدایەتەوە لە سیراعە لەگەڵ سروشتاوە ئینسان کاینێکی کۆمەڵایەتیە بۆ چۆنەڵی دائیمەن لە سیراع نابڕێ و جیاوازە، ینی جیاواز بیرکردنەوە جیاوازە، ئایدۆلۆژیای جیاوازە، سیراع وەکو خۆی بوونی هەبێ شتێکی ینی طبیعیە، بەڵام دوو جۆر ینی ململانێمانەیە، دوو جۆر سیراعمانەیە، سیراعێکمانەیە بەلایەنە ئیجابیەکەیە، سیراعێکمانەیە بەلایەنە سلبیەکەیە. با بین ئێمە بزانین ئەو سیراعی کە ئێمە هەمان بووە لە هەشتاکانەوە هەتا ئێستەی لەگەڵا بێ، بابزانین سیراعەکانی ئێمە سیراعی ئیجابیەکە بووە یاخود لایەنە سلبیەکەی بووە و بەتەئکید لایەنە سلبیەکەی بووە، بە تایبەتی لە دوای با بڵێن وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئێمە لە دوای نستکۆی شۆڕشەوە، لە دوای هەرسی شۆڕشەوە ئەو هێزە سیاسیانەی لە ساحەکە بوون بە بەردەوامی ئەوەندەی خەریکی ململانێ و بەرکەوتنی یەکتری بوون، ئەوەندە بەر حکومەتی بەعەس نەکەوتون. لە کاتێکە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئێمە لە بەردەم مردنێکی حتمیا بوون، لە بەردەم جینۆسایدێکی حتمیا بووین. حکومەتی بەعەس بە هەموو ڕێگە و شێوازەکان بە تەواوی دەسەڵاتی خۆیەوە بە هەموو هێزی خۆیەوە ئەویست میلەتی کورد جینۆساید بکات لە ڕەگ و ڕیشەوە لەسەر زەوی ئاوی خۆی هەڵی تەکێنێ و ئەمە ئایدۆلۆژیای حیزبە، ئەمە شتێک نییە کە ینی لە خۆیە بوترێ. یەکێک لە مادەکانی کۆنگرەی با بڵێن حیزبی بەعەس ئەوەیە کە هەموو ئەو نەتەوانەی کە ڕێگرن لە بەردەم یەکێتی عەرەبا، ئەو کە منەتەوانەی کە ڕێگرن لە بەردەم یەکێتی عەرەبا پاکتاو بکرێن و هەوڵ بدرێ بتوێنرێنەوە لە ناونەتەوەی عەرەبا. ئەگەر نەتوانرا بەم ڕێگەی قەنەعەتیان پێ بکرێ بتوێنرێنەوە بەو ڕێگەی کە پێت ئەکرێ بە زوڵم و زۆرداری بە دیکتاتۆری هەموو ڕێگەی بگریتە بەر بۆ نەیەشتنی کوردیش بە نمونە لەناو ئابەست پرسیارەکەی من ئەوەیە ئێمە سەر پرسیارەکەت تێگەشتم لەوە کە ئایا ئەمە پاساوە بۆ ئەوەی کە ئێمە لە ململانێ بەردەوام بین نەخێر بە هیچ شێوەیەک. ئێمە لە هەشتاکانە ئەو ئاماژەم پێکرد ئەو سیراعی کە لە نێوان هێزە سیاسەکانە هەبووە سیراعێکی هەتا بڵێ ناشرین و ئێستاشی لەگەڵا بێ و بەتایبەتی دوای ڕاپەڕین کە من خۆم قسەم لەسەر کردووە لە پێش ڕاپەڕین هەتا ساڵی 1970
هەتا ساڵی 86 لە کاتی دروستبوونی ئاژبوونەوەی گشتی و بەرەی کوردستانی لە سیراعێکی خراپی قوڵا بوون و ئەم سیراعە بەداخەوە تا لە دوای ڕاپەڕین زۆر قوڵتر بوویەوە و بە گوچۆنەوەی دەمارەکانی خۆی شۆڕ کردەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردی. ئێستش ینی بەرهەمەکەی زۆر بەوازحی لەسەر تەواوی چین و توێژەکان دیارە. هەر لە دوای ڕاپەڕین ئێمە لە ساڵی 92 ڕاپەڕینمان کردووە. باشە لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار کاڵبژارد نەکرێت. لە ساڵی 92 پارتی دموکراتی کوردستان لەگەڵ حیزبی سۆسیالیست لە ساڵی 93 ئەکەونە ململانێ و هەتاکەونە بەرێکەوتنی چەکداری و شەڕەوە. لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ با بڵێن بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە ئەکەونە سیراعەوە بەرێکەکەون و لە زۆر شوێن بەداخەوە لە یەکتری ئەکوژن و ئەمە تەواو نابێت لەگەڵ پارتی کرێکانانی کوردستانە دیسان ئەکەونە سیراعەوە بەرێکەکەونەوە. لەوە نەجاتن نابێت دنەوە چوارە دیسان پارتی و یەکێتی بۆ خۆیان دیسان بەرێکەکەونەوە. ینی بە بەردەوامی ئەم بەریەککەوتنە ینی با بڵێن کاریگەریەکی نێگەتیڤی زۆر خراپی لەسەر کۆمەڵگەیەکە ئەوم پێ دوانیە بۆ خۆی ئەم مۆدێلە نەگونجاوەیە ئەم مۆدێلە بڵێم ناشرینە لە بەریەکەوتنی سیاسی لە ناو هێزەکانە تا ئاگاتە ئاستی پاکتاوی جەسەدی و بەریەکەوتنی فیزیکی ئەمە بۆ خۆی کاریگەری نێگەتیڤی لەسەر هەڵوەشانەوە کاریگەری نێگەتیڤی دروست نەکرد لەسەر جیاکاری و دابەشبوونی کۆمەڵایەتی کۆمەلگای بەتەکید من پێ دەڵێم ئەو نەوەی کە ئێستا هەیە ئەو نەوەی کە ئێستا هەیە بەرهەمی با بڵێن ئەوەی کە بەرهەمی دوای ڕاپەڕینە کاریگەری لەسەر ئەوانش کردووە کە ئەو لەو کاتەیە ئەتوانی بڵێن لەدایک نەبووە یاخود عەقڵ و فەهمی ئەوەی نەبووە کە ئەو سەردەمەی بینی بێ بەڵام کاریگەریەکانی لەسەر ئەوانش هەبووە بەتەکید لەسەر هەموو چینەکانی کۆمەڵگە کاریگەریەکە زۆر بەوازحی دیارە و لە هەمووی خەتەرتر دابەشکاری جیاکاری لە ڕووی ئیداریەوە ئەوە یەکێک لەو با بڵێن کێشە سەرەکیانی کە ئێستاشی لەگەڵا بێ کاریگەرێکی زۆر بەزەقی دیارە مەسلەی ناوچەگەرێتی ئێستا لە نێوان ناوچەکانە ینی شتێکە کە زۆر قسەی لەسەرەکرێ و ئەو نەوەی کە خۆی بەرهەمی ئەو خەباتی کووردە ئێستا ململانەیەتی لەگەڵ شارێکی دیکە بۆ منە هەولێر و سلێمانی نەزام دوهۆ ناونیشان و ڕنگ و شار و هەمووی دابشکرا لە هێزانە. کاک جەبار تۆ لەبەر لە بۆی کە مامۆستا تەکمیلەی بەشێکی لە وەڵامەکانی بەڕێزکە ئەوە دوت کە ئەمە حاڵەتێکی ئاسیوکو ململانی بەشەری بە بڕوای تو ینی ئەسا بەڕێزیشت لەو قەنەعەتەی کە ئەم ململانەیەکی نێگەتیڤ و خراپ و لە ڕووی سیاسی و دابەزیوە بۆ بەشەکانی تر هەست ناکە ئەمە بیدعەیەکی خراپ و ناشرین بوو لە ناو مۆدێلی بەڕێوەبرنیا سیستەمی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت دابشکاری فەرهەنگەکانی کۆمەڵگای کوردیش کە لە دوای ڕاپەڕینەوە ئەم مۆدێلە بە شێوەیەکی واضح ئەبینرێ لە دابشکاریەکان. بێگومان من بەتاکید قسەکانم تەواو نەکرد ینی مەبەستمەوە بوو کە سیمایەک نیشان بدەم کە واقعێک نیشان بدەم ڕاستێک نیشان بدەم کە ململانی سروشتی ململانی ئینسانی ئاساییە بەڵام کێشە لەوەدایە کێشەی ئێمەی کورد لەوەدا بوو لە سەدەمی شاخ لە قۆناغی بینی 11,000 تا 91 و لە دوای 91 تا 2003 و لە دوای 2003 تا ئێستا یعنی ئەم قۆناغ بەندیانە هەرێکە و ئەوەی من تێبینیم کردبەوەی کە هەموو نووسەران و ڕۆشنبیران و خەڵکی سیاسی و هەملانە سیاسەکانی تێبینیان کردبێت ئەو ململانەیە بە سروشتی ئیجابی خۆی نەڕۆک مامەسایی ئاماژەی حاڵەتی تەبیعی خۆی وەرنەگرت. حاڵەتە تەبیعیەکە ئەوەیە کە هەر حزب وەکو باسم کرد ئاساییە کە تێڕوانین و جیهانبینی خۆی لەسەر ئەساسی فکر لەسەر ئەساسی استراتیژی خۆی هەبێت کەواتە هەر حزبێک ئاسایی ئەگەر دەسەڵات بێ گەورەیە بچوک بیا معارەزە بێت نەخشەڕێگای خۆی بۆ بواری گەشەکردنی کۆمەڵایەتی سیاسی ئابووری سایکۆلۆژی وەروە ئەوەی کە پەیوەندی بە ئیدارات هەبێت ئەمە شتێکی ئاسایە بە حزبەوە بکە ململانەکە بێ لە ڕاستە لەسەر چی بێ لەسەر ئەوەیە حزبی ئەلف تێڕوانینی بەرامبەر بە فڵان بارودۆخە ئەم خاڵانەیە حزبی بە تێڕوانی بەرامبەر بە فڵان بابەتە دیاری کراوە ئەوەیە ئەم خاڵە ئیجابیانی کە بنە هۆی گەشەکردنی مرۆیی بەگشتی لە هەم بوارەکان دەباسکەم ئەبووایە ئەمە ئیتحادێکی ئەم خاڵە هاوبەشانەڕێگایەکی ئەفم کە نەخشەڕێگایەکی هاوبەش دروست بێ ئەمە ئەسڵی بابەت بۆ تەواوکەم پێ دوانیە لەبەرەوەی سە بەڕێزیش بۆ مەسکرتێری حیزبێکی ڕاستە حیزبەکەت بچووکە پارتی نەتەوەی کوردستان بەڵام پێ دوانیە حیزب لەبەرەوەی پرۆژەیەکی کۆمەڵایەتیە ئەم سیراعانە بە ئێمە ئاوا تەواوی کەین ینی بۆ چوونەکەی بەڕێزش بگا بە بینەران ینی پێ دوانیە ئەم سیراع و ململانیان لە ململانیانە لە پێناوی تەواوکردنی پرۆژەی کۆمەلگا و پێشخستی کۆمەلگا و نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی کۆمەلگا لە نێوان هێزە سیاسیەکانە بووایە ئەزانی هەموو حزبێک لە استراتیژی خۆی چکە حزبەکە محکومە بە بیرڕای کادری
ئەندامانی خۆی ڕوا محکومیشە بە ڕێی جەماوەر لە ڕاستیدا ئەگەر توانین بۆی بە ئینسافەوە باس بکەین هەر حزبێک بەرنامەیەوە هەیە کە بنیاتی کۆمەڵایەتی و گەشەکردنی مرۆیی بکە لەوانەشە بەرنامەکە ئەسڵەن بە ئەو بێ بەڵام کاتێک کە سراعەکە دێت لە جیاتی ئەوەی تەوزیفی حاڵەتە ئیجابیەکە بکرێ تەوزیفی حاڵە سیلبەکە کراوەتە هەر حزبێک مەبەستی ئەوە بە خۆی لە ناو کایەکەدا بەهێز ببینێ لە ناو معادلەکەدا ئەم ڕقەمی یەک بێت کاتێکی خراپە دروستیان کردوێزانە کاتێک کە هەر حزب و خۆ یەک هاوکێشەمانەیە کۆمەڵک معادلەمان هەیە ئەگەر هەر معادلێک بێ ڕقەم یەک بێت ئەوە بێت بە تەکید هەرێکێکیان ڕقەمێکە بێ کەواتە هەرێکە ئەوێت شوێن بە ڕۆژکات کەواتە بابەتە استراتیژیەکە خواستە استراتیژیەکە بەرنامە استراتیژیەکە ئەچێتە لاوە سراع ئیجابێکە چێتە لاوە بەرنامە ئیجابەکە چێتە لاوە بەرنامەیەک سلبی دێ ئەمەشماندی لە شەڕی شاخ لە نێوان حەزابەکان خۆی بووە لە شەڕی شاریش ئەومان بینی لە کاتێک شاک کە دەرفەت هەیە ململانەیەکی ئیجابی قانونی جەماوەری هەبێ کەویش هەڵبژاردنە دەرفەت هەیە بەڵام لە کاتێدا پێشەوە بگاتەوە دەرفەتە لە پێناو ئەوەی کە هێزێک زیاترم جا بەداخەوە یەک نقطە ماوە کە بەلامەوە مهمە من ناوبڕێ وەرەگرم ئەوەی کێشەکەوەیە هەموو ئومێدێکمان هەبوو بەڵام دووبارە ئۆپۆزیسیۆنیش نەهات لانە ئیجابەکە بۆ ئۆپۆزیسیۆنی خۆی من ئەتوانم بڵێم ئەم ململانیانە بۆ تەواوکردنی کۆتایی وەڵامەکەی بەڕێزت ململانەیەکە لە ناو مێنتاڵێتی و عەقڵێتی تاشی کوردایەوە لە ناو کەلتوری سیاسی کوردای مێژووی سەدان ساڵی ڕابردوو لەوانەیە لە میرچینەکانی پێشووتری شۆبین هەتاو کوێستا ئەمە درێژەی و ڕێکی لە قوڵایی مێژوایە سوپاس من ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە بەردەوامە بین بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو مامەسا مەسعود ئێمە بەر لە ناوبڕەکە قسەمان کرد لەسەر ئەو دابەشکاری و ململانیانە لە ڕووی سیاسیەوە هەبوو ئەوەی ئێوە کە وەک لە توێژینەوەکانیشا نووسیوتانەوە ئاماژەتان پێکرۆ تا چەند یعنی ئەم ململانیانە دابەزیوە بۆ ئاستە فەرهەنگی و ڕۆشنبیری و تەنانەت باڵێن لایەنە معریفی و فکریەکەش تا چەند تەجاوزی کرد دابەزی بۆ ئەم لایەنانیت وەکو پێشووتر ئاماژەمان پێکرد مامۆستای بەڕێز لە دوای ڕاپەڕینەوە ئێمە باسمان کرد زۆربەی زۆری حیزب و گروپە سیاسەکان بەریەکەوتن ینی سیراعەکە تەنها لە ئاستی با بڵێن گفتوگۆ و تەنها بەرکەوتنی با بڵێن زارەکییان نەمایەوە گەشتە ئاستێکە وەکو ناونراوە شەڕی براکان یعنی برابرای خۆی بکوژێ لەبەرەوە سیراعەکە ئەمەندە قوڵە ڕنگدانەوەکەی لە دوای 29 ساڵیش زۆر بەوازەحی زۆر بە تۆخی لەسەر پنتەکانی کۆمەلگا هەستی پێەکەی ئەگەر لە ڕووی با بڵێن ئیداریەوە سەیری بکەیت ینی دابشکاریەکی دروست کرد لە کوردستانە کە ئێستا ئێمە زۆر بەوازحی ئەو دابشکاریە بینی ینی هەرێمێکی بچوو کە لە سێ پارێزگا پێک هاتووە دابشێکە بۆ چەند شارێک مامۆستا ینی دابشێکە بۆ دوو بەڕێوەبردننی جیاواز دوو بیرکردنەوەی جیاواز دوو حکوومەتی جیاواز دوو دەستگای دوایمە کەلتورە سیاسیەکە کردوێتی تەبعاً ئەگەریانی بیرکردنەوە ئەگەر بیرکردنەوەی هێزە سیاسەکان نەبووایە ینی بەرهەمی ئەوان نەبێ ینی بەرهەمی چییە بە تەکیدی بەرهەمی ئەو حیزبە دەسەڵاتدارانن کە ئێستش ینی تەواوی جومەکانی کۆمەڵگە لە ژێر دەسەڵاتی خۆیان نایە ئێستا ئەگەر ینی بیانوێت بەڕێکەوتنێک بە گفتوگویەکی نیو سەعاتێتوان هەموو شتانە کۆتایی پێبێن ئەو سیراعی کە لە دوای ڕاپەڕینەوە هەرچەنە لە ئەتوانین بڵین لە 100 ساڵی ڕابردووە هەبووە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە زۆر بە خراپی تۆخ بوویەوە بە دانیشتێکی نیو سەعاتێتوان لەو شتانە کۆنتترۆلکەن یانی تەواویکەن ئەو سیراعی کە هەبووە لە نێوانیانە سیراعەکە بەڵام ئێستا پەلی کێشاوە بۆ بەشەکانی تری یعنی ئەو ساگەر سیراعەکە لە هەشتاکانە ئەگەر سیراعەکە بەشێکی زۆری فکری بواە یان ئایدۆلۆژی بواە لە دوایەوە دەکانەوە سیراعەکە زیاتر قاڵبی مادی و ئابووری گرتەوە و لە دوای دامەزانی یەکەمین کابینەی حکوومەتێریم ناکۆکیەکان لەو کاتەوە گواستانەوە بۆ پنتە ئابوووریەکان ینی سێکتەرە ئابوووریەکان لە هەموو کاەکانی دابشکاری ئابوووریەکان لە هەمووی گرنگتر بوو سیراعەکە زیاتر چۆ قاڵبووە کامیان بتوان سەرچاوی داهاتی هەرێم کۆنتترۆل بکەن و چۆن بتوان ئەو داهاتێککە دەستیانەکەوێ لە کۆنتترۆلکردنی تەواوی کۆمەلگا بەکاری بێن و ئێستش مامۆستا خۆی وەکو ئەوەی کە سکرتێری حیزبێکی
بچووکی ئەم کۆمەڵگەیە لەوانەیە ئەمەی کە منێڵێم ئەو ئێستا زیاتر هەستی پێ بکە ئەم ئێستا بە حیزبێکەوە با ڕوئای جوان بێ با بەرنامەی بەقوت بێ با بتوانێ ینی بیکردنەوەیەکی هەبێ بۆ کۆمەلگا با بتوانێ کۆمەلگا بەرەو پێش بەرێ بەڵام ئێستا سیراعەکەی ئەم سیراعەکە چۆتە قاڵبی مادیەوە ینی ناتوانێت ئەو ململانەی ئەو هێزانی پێ ناکرێت کە تەواوی جونگەکانی ئابووریان کۆنتەمە ئابووری ئەم بۆ ئەوانی بۆ سێکتەرەکانی تی ڕۆژوانش ڕاست زۆر باشە لە بواری ڕۆشنبیریە بیگرین ئەتوانین بڵین زۆر بە جوانی ڕۆشنبیرەکانیش دابش بوون ڕۆشنبیرەکان دابش بوون ڕۆژنامەنووسەکان دابش بوون کۆمەڵگە بۆ خۆی ڕەنگ دابش بوو ڕەنگەکانیان دابش کرد ینی وەکو چۆن عەبدوڵڵا پەشێ و زۆر بە جوانی وەسفی ئەو دابشکاری و جیاکاریەمان بۆکە بەڵام ئێمە باواز لەوە بێنین لە بواری کۆمەڵایەتیەوە بیگری هەتا چینەکانی کۆمەڵگە ینی خەڵکەیە سیاسی نییە خەڵکێکی سیاسینە لە سیاستدا ئیشی نەکردووە بەس هەر لە خۆیەوە ینی مەسلەی شارچێتی تۆخ کردوێتەوە لەبەرەوەی کە با بڵێن سلێمانی لەژێر دەسەڵاتی ئەوانی لۆکاڵی عقلەتی ناوچەگەری عقلەتی لۆکاڵی زاڵ بووە بەسەریا ینی ئێمە لە دوای 29 ساڵ نەمانتوانیوە عقلەتی ناوچەگەری تێپەڕێنی کە ئەمە ینی کارێکی ڕۆژەیەکی نەکەی و دەوڵەت دروست باسی زمانی ستاندارد و باسی گوتاری نەتەوەی و باسی یەکێتی نەتەوەی و ینی ئەو هەدەفەی کە ڕاپەڕین هەیبوو بەداخەوە تەمان ڕاپەڕین بۆ ئەوە کراکە هەموو ئەو خەڵکی کە ڕاپەڕینیان کرد ینی چۆنەڵی لە خەیاڵی خۆیانە باش شتێکیان بۆ دوای ڕاپەڕین ئین کردبوو ینی بەو خەباتی کە لایەنە سیاسەکان لە شاخا کردبوویان بۆ قوربانیدانی کە لە شاخا کردبوویان پیان وا بوو کە لە شارە باشنیان بۆ دروستەکەن بەڵام دەرەنجامەکەی ئەمە جگە لەمەی ئەمڕۆ جگە لەوەی ئەمڕۆ دەرەنجامەکەی هەر لە دوای جگە لەو هەموو شەڕ و ململانەی کە باسمان کرد بەدەیان و بە هەزاران گەنجی وڵاتە سەری خۆیان هەڵکرد باشە بەدەیان و هەزاران گەنجی بەتوانە کە ئەتوانی ینی لە پنتێک لە پنتەکانی کۆمەلگا کاری خۆیان بکەن و کۆمەلگا بەرەو پێش بن و ئیبداع بکەن بەڵام لەژێر دەسەڵاتی ئەم حیزبە سیاسیان نەیانتوانی لە کوردستانە بمێنەوە ئەوانە ڕویان لە ئەوروپا کرد لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەتا ئەو پەڕی خەڵکدا ڕزایانی هەتا ئەو پەڕی هەتا ئەگەر لە نەوەدەکان وەربگرین ئێمە خۆمان سیراعێکی نێودەوڵەتی لەسەر عێراق بوو عێراق خۆی گەمارویەکی تری خست بووە سەر هەرێمی کوردستان وەزائیدەن حیزبە سیاسیەکانیش گەماروەیەکی تریان لەسەر جەماوەردا نابوو ینی ئێمە وەکو جەماوەر یانی وەکو کۆمەڵگەی کوردی سێدانە گەمارۆمان لەسەر بوو گەماروی حکوومەتی عێراقی گەمارویەکی نێودەوڵەتی گەمارویەکی حیزبە سیاسی خۆی خۆمان من لە توێژینەوەکەم بازرگانم بینیوە ینی مقابلەم کردووە لە نەوەدەکان کە کاری بازرگانی کردووە ینی ئەڵێ لە ئێران من شتێک مەکڕی هەتا مێنایە شاری سلێمانی سێ بەقەدەر مایە و قازانجی شتەکەم لێ وەرەگیرە ینی هەر کەسە بۆ خۆی گمرگێکی دانابوو ڕاستەکانی نتوانرا ئەو شتە من نەتیجەی بیرکردنەوە سیاسی و دابشکاریە سیاسیەکە بەتاکید بەڵێ کاک جەبار ئێمە ئەگەربین ئەم دابشکاریە بکەین بە دوو شێوازی جیاوازی نێوان دابشکاری و ململانی نێگەتیڤ بخینە لایەکە و جیاوازی کە بە حاڵەتە پۆزیتیڤەکەیان لێک بینەوە کە تۆ بەر لە ناو بڕەکەش هەستم کرد بە لایەنە پۆزیتیڤەکەیان ململانەی کۆمەڵایەتی لێکدایەوە وەکو ململانی ئینسان کە سروشتی ئینسان لە حیاتی خۆیان وایە و ئەمەی ئێمەش حاڵەتێکی تەبیعیە ئێمە چۆن ئەکرێت جیاوازی نێوان ململانێ بکەین لەگەڵ جیاوازیە کە جیاوازەکە حاڵەتە تەبیعەکەیە کە تۆ باس کرد چۆن ئەکرێ ئەمیان لایەنە نێگەتیڤەکەی ڕوونکەینەوە ئەویشان لایەنە پۆزیتیڤەکەی کە دوو حاڵەتی جیاواز و دژبەیەکرد هەڵبەت بۆ دوای ڕاپەڕێنی کۆمەلگای کوردستان ئێمە باشووری کوردستان باسەکەین بێگومان هەر شتێک کە ڕۆح و هەستی هەبێت ڕۆح هەستی بێ جیاواز بێت ئەوەی کە جیاواز نییە ئەوە ئالەتێکی بێ ڕۆحە مادەم جیاوازی هەیە لە نێوان دوو تاکەکان دوو بیرەکان دوو کۆمەلگاکان دوو کۆمەڵە سیاسەکان ئاسایە کە ململانە هەبێ گرفتەکە لەوەدا نیە گرفتەکە لەوەدایە چۆن ئەم ململانە تەوزیف ئەکرێ دوو مستەمەعمان هەیە مستەمەعی شەرقی مستەمەعی غەربی ئەوەی لە مستەمەعی غەربی و لە دوای حەربی عالەمی دووەم کرا ئەم ململانەیە خراپە سلبیە گۆڕا فۆرمەکەی گۆڕا بۆ ململانەیەکی ئیجابی هەم لە ئەڵمانیا لە هۆڵندا لە رووسیا لە ئەمریکا لە هەم دنیایانی کاتێک کە ململانەکە کرا دوو کۆمەڵی سیاسی ماندی لە بەرامبەرێک ململانەی سیاسی دەکەن لە بقعەیەکی دیاریکرا و لە جوارچێوەی جوگرافیەکی دیاریکراوە هەردووکیان عەرزی کۆمەڵی خاڵ دەکەن ئامانجی هەنووکەی و ئامانجی استراتیژی خۆیان عەرز دەکەن بۆ کۆمەلگایە کاتێک کە هەردووکیان هەردوو لە
لایانی ئەلف لایانی سیاسی یەکەم کاتێک کە عەرزی بەرنامەکەی خۆی دەکات لەبەرەوەی ئامانجە بنەڕەتێکی ئەوەیە کە ئەم دیدگای خۆی جیهانبینی خۆی بۆ بوارە جیاوازەکان بخاتەگەڕ کاتێک کە دەبینێت لێرەوە نقطەی هێزی خۆی لەناو جەماوەر دروست دەکات ئەمە هەم دەرەنجامە ئیجابێکی هەم بۆ کۆمەلگایە بۆ تاک بە تاکی کۆمەلگایە هەم بە خودی حزبەکە بۆ خۆشێتی لە بەرامبەردا حزبی ئەلف نایە ئەمە بشکێنێ ئەمیش دێت بزانە لە چ خاڵێکی لاوازی ئەم هەیە ئەمنیەتی ئەمیش دێت جیهانبینی خۆی لە بواری کۆمەڵایەتی سیاسی ئابووری بۆ ئێستا بۆ هەنووکە و بە استراتیژ بەگەڕخسووە ئەم لەمانەی ئیجابە بۆ خۆی لێکەوتی ئیجابی بۆ کۆمەلگا دروست کردو ئەمە کۆمەلگای غەربمان لە دوای حربی عالمی دووەمدی کە ئەوروپای کردە چ باش شتێکە خەڵک لە ڕۆژهەڵاتەوە ڕووی تێبکردە بە پێچەوانەوە لە ڕۆژهەڵات لە دوای حربی عالمی دووەم پێش حربی عالمی دووەم هەر دروستبوونی دەوڵەتی نەتەوەی لە حربی عالمیەکەمەوە ئەم قۆناغە و فۆرمە هاتە هات قوڵتر بووە ململانی نێوان نەتەوەیەکان لە مەنتەقەکەدا ململانی نێوان دەوڵەتەکان لە ناوچەکەدا هەتا ئێستاش ململانی نێوان مەزهبە جیاوازەکان کە لە یەک دیندا لەناو یەک بوقعی جوگرافی و لەناو یەک نەتەوەشدا ململانی نێوان حزبەکان بە دیوە سلبیەکەدا بەکەرخرا هەر حزبێک بینی کە خاڵی هێزی هەیە ئەم پێی وا بۆ ئەم حزبە یا ئەو کۆمەلگایە ئەو نەتەوەیە ئەم دەوڵەتە یا ئەو ئایدۆلۆژیە ئەم مەزهبە پێی وایە ئەمە نابێ ببێ لەبەرەوەی ئەو ببێ ئەمە بێتە ڕەقەمیەک لێرە ململانێ لەسەر ڕەقەمیەکە کە ڕەقەمیەک هەبێت ئیدوو قوبوڵی نییە ئەتوانین بڵێ حاڵەتە نێگەتیڤەکەیە ئەمە ڕێک لە ئەوەی من بەدیم کرد بە حەقەتن لە کوردستانیشدا ئەو ململانەکان زیاتر چۆنە زیاتر ئەو بازنە ڕۆژە کە ململانێ نیگەتیڤەکەی دەرەنجامەکان ئەومان پێڵێن لەبەرەوەی کە وەکو مامەسای شارەتی پێدا مەفروض بوو کە بەڕاستی هەندێک بنەمای استراتیجی زۆر گرنگەیە کەویش ئێمە ئێستا لە قۆناغی زۆر جا من لە بەرنامەی ئاماژەم پێدا کردووە ئێمە بەرنمەیەکی جۆرج قەداحی هەبوو کاتێک کە دوو کەس ململانی هەبوو ئەوە یەکێک بگاتە ئاستێکە گەڕانەوەی تیانە بوو ئەگەر بە پۆینتێک لە خوارە ئاستە بواە بۆی هەبوو و خاڵی سفر ئێمە ئێستا لە قۆناغی ڕزگارنی نیشتیمانین ئەگەر هەر معادلەیەکی نێودەوڵەتی و لە بەردا بەرامبەر هەر پێشاتێک یەک فەلەتانی ئەمنی کۆمەلگای نێودەوڵەتی دروست بێ ئێمە ئەمەیە هیچ نییە دێنەوە سەر سفر لەبەرەوەی ئێمە سەر نەگەشتن لە قۆناغێک کە قۆناغی ئەمنی قەومی ئێمە نەگەشتە ئاستێکە بابگەینە نەگەشتە ئاستێک کە بڵێن ئێمە دامرکاوینەوە لە ڕووی سیاسیەوەی تر گەڕانەوەمان دەوڵەتێکمان هەیە سنوورێکمان هەیە ئەمەمان نییە کەواتە ململانەکان وان لێکرد ئەوراقەکان تێکەڵ بوون ئەوراقە هەنووکەیەکان ئەوراقە استراتیجیەکان خواستە حزبەکان خواستە فەردیەکان خواستە کۆمەڵاتەکان هەرمووی بەرسەرێکا تێکەڵکرا بەرنامەڕێژی بۆ نەکرا لەبەر هەر حزبێک ئەوەی مەبەستی ئەوە بۆ پێگەی خۆی قایمکە ئەوە مەبەستی ئەوە نەبوو ئامانجە استراتیجیەکان بەدی پێ دوایە مامەسا جەبار ئەفو پێ دوای ینی ئێمە ئەگەر ئابم حاڵەوە بڕۆین کە بۆن ئێستا تۆ بەلایەنە نێگەتیڤەکە یان نەرێنیەکە وێنایەکەی پێ دوایە ئەگەر ئەمە ئاوە بەرەو هەت بەرەو پێش بڕاوە گەشە بکەوە بەردەوام بێ با بڵین بەردەوام بێ یعنی واقعی ئێمە واقعی کە خەو نەبینین بەوەی کە بگەین بە ئامانجی خۆمان و سەر بەخۆی 29 ساڵە ڕاپەڕین کراوە کورد هەمووی شەکە باسەکرێ لە زیاد لە 40 ملیۆن کەسە ئایا ئەگەین بە خەونی دەوڵەت و دەوڵەتداری و گەیشتن بە دۆزی ڕەوای خۆمان بەم دۆخی ئێستا ئێمە لە بەردەم قۆناغێکی زۆر مەترسیدارداین باواقعی بینەمە لە بەردەم پێشاتێکی زۆر مەترسیدارداین لە ئاسی دەولی من بە کورتی میوای ئاماژە پێ بدەم لە ئاسی ئەقلیمی لە ئاستی عێراقی و لە ئاستی کوردستانی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە هەر ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بزانن ئەمنی قەومی وڵاتان و ئەمنی بەشەر وەروە ئەمنی اقتصادی کۆمەلگای نێودەوڵەتی بەرەو بارودۆخێکی مەترسیدار بردووە کە لێکەوتەکانی بەسەر عێراق و کوردستان وا خەریکە وردۆ دێ ماسی پێکەین و ئەگەری شلۆغبوونی و لە ناوچوونی زۆر زۆر زیاترە لە ئەگەری چاکبوونی ئەمە لە بواری نێودەوڵەتی و ئەگەریەوە هەیە ئەم نەخۆشیە وەرچەرخێ بۆ ململانەیەکی سیاسی تون لە بنێوان سین و ئەمریکا و رووسیا و کۆمەڵە وڵاتە مەبەستم کەواتە ئەگەریەوەیە شەڕێکی جیهانی دروست بێ ئێمە لە شوی ئەم معادلەین بۆی هەیە بۆی وەکو پێشاتێک کەواتە ئێمە ئیستعدادی ئەومان نەبووە لە قۆناغەکانی ڕابردوو ئەم ململانەیە احتیاطێکی نەداوە بە ئێمە بتوانین مقاومەی هەر گۆڕانکارێک بکەین ئەمە لە ئاستی ئیقلیمی واضحە کە تورکیا ئەفم کە من هەمی پەیوەندی بە یەکترەوە ئەگەر بە کورتی لە ئاستی ئیقلیمی ئێمە واضحە کە دەوڵەتانی ئیقلیمی چەند نەفراوان خوازن و چەندەم واضحە ینی لێکەوتەکانی سەر کۆمەلگای نێودەوڵەتیشە بۆ تورکیا ئەتا ئێستا خەوم بە واز لە هەموو شتەکە بێنم ویلایەتی مووسڵ لەژێر ڕەسەدی دەوڵەتی تورکیایە ئێمە چەند مقاومەی ئەومانەیە بەربەم نەخشەیە بگرین ئاستی عێراقی ئەفم کە ئاستی عێراقی کە زۆر مهمە دوێنێ تەسریحی شیعەکانەوە بۆ کە ئەم فۆرمی پەرلەمانیە دادی شیعە نادا لەبەرەوە وەرچەرخێ بۆ فۆرمی
سەرۆکاتی ئێمە چەند بەرگی ئەم گۆڕانکارە دەگەن لەبەرەوە هەموو ئەمانە ئێمە خسۆتە بەردەم کۆمەڵک پێشاتی مەترسیدار ئەو ململانیان وای لێ کردوین کوردستان و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵاتیەوە ئیسعدادی نەبێ بۆ هەر پێشاتی زۆر باشە کاک جەبار مامۆستا جەنابەت ویست شتێ بڵێ ئەگە بە خێرایی بڵێ بۆی من پرسیارەکەم بۆ تەکمیلەی وەڵامەکەی زۆر بە کورتی ئەوەی کە مامۆستا باسی کرد مامۆستا جەبار ینی مەترسێکی گەورە و ئاشکرای لەسەر لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی قلیمیەوە لەسەر هەرێم لەسەر کوردستان باس کرد بەڵام خاڵت جەوهەریەکە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئێمە بۆ دوای 29 ساڵ بۆ دوای 29 ساڵ ئامادەی ینی ئەوەنە ئامادەیمان نییە کە بەرامبەر بچووکترین تەحەدیە بۆسینەوە یعنی ئێمە وەکو مامۆستا ئاماژە بێکرد لە هەموو لەحظەیەکە ئامادەین بۆ گەڕانەوە بۆ خاڵی سفر ئەمە ینی کێشەهارە گەورەکە ئەمەیە ئێمە بۆ نەمادا قسە لەسەر خۆمانە بێ بکەین ئێمە بۆ نەمانتوانیوە لە 29 ساڵی ڕابردووە بۆ نەمانتوانیوە دام و دەستگاکانمان هێزەکانمان با بڵین هەموو بارەکانی کۆمەلگا اقتصادمان هەموو بارەکانمان بە شێوازێ بناغیدا ینی بچەسپێنین کە بتوانین بەرامبەر ینی هەر حدەسێکی نەخوازا و هەر ڕووداوێکی لەم شێوازە کە مامۆستا ئاماژەی پێەکە بتوانین ئێمە خۆمان بگرین ئێمە ئێستا نەتوانین یعنی لە ڤایرۆسێکی کورۆنا خەڵک خەمی ئەوەیەتی ینی سونورەکانی لێدا نەخێتەوە لە 29 ساڵم توانی تەماتە بەرهەم بێنی لە 29 ساڵم توانی دەستکێش و گۆرەی بەرهەم بێنی یعنی لە هەر لەحظەیەکە تۆ ئامادەی بۆ مردن ینی ئامادەی بۆ لە ناوچوون ئامادەی بۆ گەڕانەوە بۆ خاڵی سفر یعنی لە 29 ساڵە ئەکرا کاری گەورە بکرێ بەڵام بەداخەوە ینی نەکراوە ئەوە شتەکە لە سەر خۆمانە بێ خۆمان ینی بەرپرسین و بە دەرەجەی یەک میلەتی کورد و بە دەرەجەیەک سیاسیەکان بە دەرەجەی دوو کۆمەڵگەی کوردی تەواو بەرپرسە بە خۆشمانەوە ئێمە کە قسەکەین خۆشمان بەرپرسی دەو دۆخی کە ئێستاتیای بەڵێ منی ئەویستم هەر تقریبان بەشێکی وەڵامەکەی خۆت داتەوە بۆ پرسیارەکەی من ویستمەوە پرسیمەوەی مامۆستا جەبار باسی کرد لە ئاسی نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆی تا چەنێ ئێمە دەرکی ئەم مەترسیەمان کردو ینیەوە زۆر گرنگە بۆ خۆی کە هۆشیاری تاکی کورد و هۆشیاری سیاسیەکان و نخبەی تەنانە ڕۆشنبیریش تا چەند دەرکی ئەمەیان کردووە بۆی کاریگەری لەسەر دەسەڵاتی سیاسی دروستکەن ئەم مەترسیانە کە باسەکرێ بۆ سەرەوەی کە ئێمە 29 ساڵ بەم شوێت تا ئێستا هێراومانە بۆی نەگەڕێنەوە خاڵی سفر و خاڵی کۆتاییا چوارگۆشەی یەکەم و بتوانین هەنگا و بەرەو پێشەونەوە زۆر گرنگە زۆر باش کاک ئارام ینی دەرەکردنی من وەکو فرد زۆر جیاوازە لەوەی کە نخبەی سیاسی و دەسەڵاتی سیاسی و حکوومەت و پەرلەمان دەرکی پێ بکەن ینی من ئەگەر خۆم بەتەنها دەرک بە مەترسیەکان بکەم لەوانەیە نتوانم کۆمەڵگە و ینی کۆمەڵگەی کوردی بپارێزم لەو ڕووداوە نەخوازاوانەی کە ڕوەدەن بەڵام دەرکردن ئەبێ ینی حکوومەت و دەسەڵاتی کوردی ینی پێشببینی هەبێ دوور بڕوانێ سیاسەتی ینی هەدەفی هەبێ ئامانجی هەبێ بۆ هەموو بارودۆخێکی نەخوازا ئامادە بێ و بۆ هەموو لەحزەیەک بۆ هەر شتێک هەر ڕووداوێکە بە دڵی حکوومەت و بەدڵی کۆمەڵگەی کوردی نەبێ بێ بۆم شتانە خۆی ئامادەخۆم ئامادەش ینی ئامادەش بمی ئامادە نەبم زۆر تەسیراتێکی وام لەسەر کۆمەلگان تەمام سەمەسوود ئێمە نەمانتوانیوە تەوزیفی دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئەوەیشی کە پێشتر باسمان کرد بۆی مونە لە 11 ئازارمان باسکردان 50 ساڵ بەر لە ئێسا ئەم ڕووداوە لە نیوەی دووەمی سەدەی 20ەما دروستە بێت و ڕووداوێکی گرنگ بوو کۆمەڵە دەستکەوتی لانی کەم یاسایی یا دیکۆمنتی بۆ کورتیامایەوە هەندێک دەستکەوتی فەرهەنگی شتا ڕادەیە ڕۆژنامە نووسی بە زمانی کوردی و خوێندن بە زمانی کوردی و ئەوانەی ئایتیا هاتەکایەوە هەندێکی مەقەوماتی مایەوە هەتاکو ئێستش یعنی تا چەند تەوزیفی ئەمانە کرا لە ڕووی فەرهەنگی لە ڕووی سیاسیەوە و هەروەها لە ڕووی معریفی و ئێمە توانیمان ئەمانە بۆ ئەم قۆناغی ئێستا بێڵینەوە گەشەی پێبین بۆ ئایندە ئێماڵە منەڵم نەمانتوانیوە لە ئەو پنتانەی کە باسم کرد ئەو بوارانەی کە باسم کرد ئێمە گەشە بە ئەو ژێرخانی خۆمان بدەین ئەگەر ئێمە باسی بەیاننامە 11 ئازارکەین وتمان ڕاستە دۆکۆمنتێکی گەورەیە بەڵگەنامەیەکی قانونیە دانپێنانێکی نێودەوڵەتیە بە مافی کووردا بە مافی نەتەوەی کورد لە عێراقا بەڵام تەنها دانپێنان شتەکە ناگۆڕێ ئێمە لە 2023 حەڤە ساڵە لەگەڵ بەخاین ئێستا حەڤە ساڵە ناو بەخاین لە ناو دەستوری عێراقیە مادەیەکی پێوترێ مادەی 140 بەپێی دەستوری عێراقی کەیتر بنەمای هەموو یاساکانە
دەستور بنەمای هەموو یاساکانە لە وڵاتە بەپێی مادەی 140 ئێمە ئەبێ حلمان بۆ منطقی کێشە لەسەرەکان بکردایە بەڵام ئێمە لە 7 ساڵە نەمانتوانیوە ئەو مادەیە بخین بەلایەکە ینی نەوەتا جێبەجێ بکرێ نەوەتا ینی قراری هەڵوەشانەوەی بدرێ شتێکە ینی بەو توانای جێبەجێکردنی یەک مادەی دەستوریمان نەبووە لە بەقا یعنی چۆن ئەتوانین تەوزیفیکەینەوەی کە تۆی لێ بۆ هەموو بارەکان بەڵێ زۆر بە کورتی ئەوەی تۆ عینەیەکت وەرگرتەوە لە توێژینەوەکەت باسی شاری سلێمانیەکە ئایا ئەوە بۆ واقعی هەموو کوردستان ڕاستە لە 2008 تا 2023 یا بۆچی سلێمانی وەرگرتووە وەکو عینە ویست لێەوە هەمووی ببینیت یاخود تایبەتمەندیی ناوچەی سلێمانی هەیە خۆی سلێمانی بەتاکی تایبەتمەندێکی ینی ئەوەی هەیە کە جودای لە هەمووی جەختکەیتەوە لەسەر لایەنە گرنگەکانی دوای ڕاپەڕین بۆیە ئێمە من وەکوی کە بۆچی سلێمانیم هەڵبژاردوو ئەوە ینی سلێمانی شارێکە کە لە هەموو شارەکانی تر جیاوازە نەکەوەی کە بە عقلێتێکی ئەوەی کە ئەفزەڵێتی بم بەسەر شارەکانی تررا بەڵام لە هەموو کایەکانە لە کایی سیاسیە لە کای ڕۆشنبیریە لە هەموو کایەکانی کۆمەلگای سلێمانی شارێکە کە جیاوازی خۆی سەرماندووە لەو بوارانە سەرمەشق بووە هیچ شۆڕشێک بەبێ سلێمانی با بڵین شۆڕشێ نەبووە کە سلێمانی بەشداریتیانە کردبێ لەبەرەوە و بۆ ساڵی 1970 تا 2023 پڕێتی لە ئەحداث پڕێتی لە گۆڕانکاری پرەتی لە منمنانەی گەورە و ئیشی ئێمە زیاتر بە تایبەتی لە سەردەمی دەسەڵاتی کوردیە و با بڵین لە 92 لە دوای 92ەوە تا 2023 مانێناوە ئیشمان لەسەر ئەو ئەحزاب سیاسیانە کردووە کە ئەو کاتە کۆمەڵگەی کوردیان لە دەست ینی بەڕێوە بردووە و ئیدارەیان داوە و چیان کردو بۆ کۆمەڵگەی کوردی لەو ماوەیە بەڵامە بۆ هەمووشی ڕاستە بۆ کوردستان طبعا ینی بەتاکید بۆ هەمووی ڕاستە و هەندێک جار دەرچووین ینی باسی منطقەکانی کەشمان کردو تۆ ناتوانانی تەناخۆت بەسیتەوە بە شارێک سیاست ناکری ئەی تەنها تایبەت نەبوو بە سلێمانی بەڵکو سیاست ئێم حیزبانە تەواوی کۆنتۆڵی لەژێر دەسەڵاتە بەڵێ سپاس کاک جەبارەگە بەڕێز وەکو دو قسە من ماوەی بەرنامەکەم بەرەو تەواو بوو نەچێ ئەوەی کە پێشتریش باست کرد لەسەر ئەوەی کە ئەو دۆخەی کوردستانیا باشووری کوردستانی پێاتێپەڕێت تۆ لە نێوان دووکەوانە بە مەترسی وێنات کردوە ناوت برد ئایا ئەمە ئایندەی کوردستان بەرەوکوێ ئەباوە ئایندەی پێویستە کە ئێستا ئێمە یادی ڕاپەڕی نەکرێتەوە لە مانگی ئازارە بۆن و بەرامەی ڕووداوەکان و ڕووداوە تاڵەکان و هەروەها تەنانە ڕاپەڕین و سەرکەوتنەکانیش بەشێکی زۆری کەوتۆتە مانگی ئازارەوە بۆ گەلی کورد یعنی لە ئێستا پێویستە چۆن دەرکی ئەمە بکرێ بۆ ئەوەی کۆ دەنگیەوە کوتارێکی دەستە جەمعی دروست بێ بۆی لەو مەترسیە ئاگادارن بەر لەوەی یعنی بکەوینە ناو جێژاوە گەورەکە و مەترسیە گەورەکە وەک بەڕێزت باست کرد یعنی پێش ئەو پێشبینیمان کردو بتوانین یعنی بزانین چارەسەریەکانی لەکوایە ئێمە بادان بەڕاستێک بنێن یعنی لە قۆناغەکانی ڕابردوو لەناو ئەو ژینگە سیاسی ئاڵۆزەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و کوردستان وەکو معادلەیەکی لاواز توانم بڵم کاری باشی کردو بەڵام ئەوەی خەمی ئێمە و خەمی نەخبەی سیاسی و خەمی خەڵکە دەرفەتی گەورەتر هەبوو و زمینەی گەورەتر هەبوو کە ئامانجی گەورەتر بەدی بهێنرێ لانی کەم بەشێک لەو مەترسیانەی کە بۆ پێشهات و بۆ ئایندە ڕوبەڕوومانە بێتەوە کەمتری کەینەوە ئەوە دەکرا بەڵام ئێستا کۆی ڕۆشتۆ ئەمە ناکرێت خۆ دەستەوەستان بین ئێمە ئێستا لە بەردەم قۆناغێکی پلان بۆ ئایندە ئێمە لە بەردەم قۆناغێکی تازەین ئەو پێویستە دام بۆ ڕاستی بنین لە بەردەم قۆناغێکی مەترسیدار داین و پێشاتەکان هەمیشە پێشاتی مەترسیداردان لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەموو ئەگەرەکان بۆیە بەڕای من پێویستە لەم قۆناغە تازە بە ئەرکی تازەشەوە مامەڵە بکەین حزب سیاسیەکان پێویستە بەشێک لەو فۆرمە سلبی لە ململانەکان بەگەڕیان خسە وەرچرخێنن چکە ئەمە ناو کەشتێکین هەمووی ناوچێکە ناوچێت یعنی لە ئەم سراعەکە بۆتە شتی هەمومان لەگەڵ دەرەوە لەگەڵ پێشاتەکان بۆیە بە ئەرکی تازە پێویستە لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستان لایەنە سیاسەکان بەدەسەڵات و بە معارەزە خەڵکی کوردستان بە کاسبکار و بەوانەی کە نخبن بە هەمووی پێکەوە پێویستە ئێمە ئێستا هەڵوێست و یەکریز و هەماهەنگ بین هەمومان تاقی خۆمان یەک بخەین بۆ ڕوبەڕووبوونەوە پێشاتە مەترسیدارانەی کە هەیە ئەمە با بڵین ئەوە ئەکرێت ئەوە زمینەی ناچارین ئێمە پێما بێ ناچارینەوە بکەین یعنی هیچ ڕێگای کەمان نییە ناچارین بەڵێ من هیچم نەماوەگەر دەرفەتێکی کورت ئێمە کۆتا قسەت لەسەر کۆی تەوەری بەرنامەکەمان دابەشکارە سیاسیەکان لە مێژووی هاوچەرخی کورد و هەروەها لە دەرەنجامی ئەو دوو ڕووداوە گەورەی کە بە باسی 11 و ڕاپەڕینی ئازاری ساڵ 1990 یەکمان کرد ئەگە شتێک کردما بێ بە کورتی وڵای بەڕاستیانێ
ئێمە ئەرکێکمان لەسەرۆک بستنی ڕزگاری خواز خەڵکوردستان کە بە دو ئاقاری ئامانجی خۆمان کە دەوڵەتی سەر بە خۆی بگەین و پێویستە ئەو وەسائل و ئەو هۆکارانە بگرینە بەر تاوە بەرەبەر ئەو ئامانجە بڕۆین کە پێم وابێ ساخەریکە زمینی بۆ لەبار بێت. بەڵێ سپاس مامۆستا مەسعود دەرفەتێکی کوردی شەیەم بە بەڕێز دەگە شتێکت مابێت. وڵی دەست خۆش بێتەوەرێکی ینی لە جێی خۆیان بوو و پێویستە قسەی زیاتری لەسەر بکرێت. ئەخیر قسەی من ئەوەیە ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی چۆک و دەسەڵاتی سیاسی پێویستەکە ینی پلان و بەرنامەی استراتیژیمانە بێ، ینی هەدەف و ئامانجەکانمان دیاریکرااو بێ و بتوانین ئەو سیراعی کە لەناو ینی کۆمەڵگەی دابش کردووە ئەو ملانەی کە لە ناوە موچینەکانە زەق بۆتەوە کاڵی کەینەوە و بتوانین ئەو هەدەفە گەورانەی کە میلەتی کورد هەیەی بەڕاستی خاڵی جەوهری بێ لای دەسەڵاتی کوردی و کاری بۆ بکەن هەتا گەشتن بەو ئامانجانە بۆ ئەمە پشتیوانی هەموو لایەنەکانی ئەوێ کۆدەنگی ئەوێ ئاشتەوایی کۆمەڵایەتی ئەوێ بە یەک دەست و بە یەک با بڵێن بازوو ئەو ئامانجانە چەند توێژینەوە زانکۆیەکانی وەکوانی ئێوەشەی نووسن گرنگە بۆی ئیش لەم بابەتە بکات لە ڕووی زانستیەوە زۆر گرنگە کە توێژینەوەکان لەسەر هەموو کێشەکانی کۆمەڵگا هەبێ بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کار پێکرد ینی کاری پێ بگرێت دەسەڵاتی سیاسی توێژینەوەکانی ئەمە هەربینی بێ. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مەسعود مەحموود توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد مامۆسای زانکۆ، سپاس بۆ کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەی کوردستان سپاسانەکەم لەم دەرفەتە و لەم فەزاکراوەیە لە بەرنامەی مەودامان کردەوە بۆ باس و بابەتێکی گرنگ کە قسەکردن و لە ململانەکان و هەروە بەریەکەوتنەکان لە دوای ڕاپەڕینی ئازاری ساڵ 1990 سپاس بۆ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیاتمە کۆتایی مەودای ئەم جارە تا مەودایەکی تر و باس و بابەتێکی تر و دەواازەیەکی تر بۆ بابەتێکی گرنگ بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.